کادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە سنووری ناحیە و وەرتێ و خانەقا پێیان وایە لە ئێستادا ئەنجامدانی کۆنگرە باشترین ڕێگایە بۆ نوێبوونەوەی یەکێتی و تێپەڕاندنی ئەو بارودۆخای ئێستا بوونی هەیە هاوکات ڕێگا خۆشکردن بۆ چینی گەنجان بە تایبەتی کەسانی شارەزا و لێهاتوو. سەبکە گوڵەکەی جەنابی مامجەلەل بپارێزین چونکە یەکێتی کەس لە یەکێتی زیاد نییە بۆیە لەم ئانووساتدا باشترین کار بۆ یەکێتی کۆنگرەیەکی هەمەلایانە کۆنگرەیەکی یەکگرتووە بێ ئینشقاق و ئەملا جارێکی تر بۆ نوێبوونەوە و هەستانەوە و یەکێتیەکەی جەنابی مامجەلال و هەروەها هێنانە پێشەوەی خوێنی تازە وەکو کادری یەکێتی نیشتیمانی کوردستان پێمان باشە کە هەرچی زووە کۆنگرە بەستێت و کۆنگرەیەکمان دەوێت کە دەرەنجامەکانی ببنە هۆکاری بەهێزبوونی یەکێتیەکەمان. چونکە تاکە هەنگاوە کە یەکێتیەکەمان دەخاتە سەر ڕێزکەی دروست و تەندروست ئەویش کۆنگرەیەکی ئاساییە. شێوازی کارکردن و کارنامەی حیزبەکەمان بێت کە ئەنجا بێتە هۆکاری دەرفەتدان. داواکاری ئێستای کادیران و ئەندامان و کەسوکاری شەهیدان لە یەکێتی نیشتیمانی کوردستان لەوە سەرچاوە دەگرێت لە ڕێباز و دروشمی حیزبەکەیاندا ئازادی تەواو دراوە بە ئەندامانی لە هەر کاتێکدا بە پێویستی بزانن داوای گۆڕین و گۆڕانکاری ڕیشەی بکەن بە تایبەتی لەو کاتەی هەڵومەرجێک دێتە پێشەوە کە پێویستی بە گۆڕانکاری هەبێت وەک ئێستا. هەموو کەسێک لە بنچەتری یەکێتی دەبی جێگای بیتەوە. هیوادارم سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لەو کۆنگرەیەدا یەکێتی باتەوە دۆخی جاران سەبکە گوڵەکەی مامجەلال بپارێزین بە هەر هەمومان ڕێبازەکەی مامجەلال لەبیر هیچ یەکێتی نچیتەوە. ئێمە وەکو کادران یەکێتی نیشتیمانی کوردستان لە دەڤەرەکەمان داوا ئەکەین بە زووترین کات یەکێتی کۆنگرە ببەستێ چونکە کۆنگرە بە واتای نوێبوونەوەیە بۆ ئەوەی خوێنی شەهیدانمان بە فێڕۆ نەڕوات. ئێستا باشترین کاتە بۆ ئەوەی کۆنگرە ببەست لە دوای کۆچی هەواڵ مامجەلال یەکێتی پێویستی بە نوێبوونەوە هەیە. ئێستا هەمووان لە چاوەڕوانی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستاندان بۆ دیاریکردنی کات و ڕێ و شێوازی ئەو کۆنگرەیە کە بڕیارە لە ئایندە بۆ نوێبوونەوە و جێڕانەوەی یەکێتی بۆ سەردەمی ڕابەرایەتی سەرۆک مامجەلال ئەنجام بدرێت کە هێزێکی کاریگەر بووە لە یەکلاکردنەوەی بابەتە چارەنووسسازەکان لە ناوخۆ و لە ڕووی هەرێمیشەوە کاریگەری زۆری هەبووە. کادران و ئەندامانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە سنووری ناحیەی وەرتەی شەهیدان و دۆڵی خانەقا داواکارن هەرچی زووە یەکێتی نیشتیمانی کوردستان کۆنگرەیەک ببەستێ کە ببێتە هۆکاری تێپەڕاندنی هەموو ئەو کێشە و گرفتانەی ئێستا لە بەردەم کادران و ئەندامانی یەکێتی نیشتیمانی کوردستان بوونی هەیە. ئیسماعیل عوسمان، کورسات نیوز، دۆڵی وەرتەی خانەقا.